وڵا پەیامێمە پێشەکی سەرخۆشی لە بنەماڵەی بەڕێزی شەیداکامەکەین شەید زوهێرەکەین هەموو شەیدانی کوردستان ئێمە ئەم ڕۆژە بکەینە ڕۆژی برایەتی و پێکەوە ژیان بکەینە برایەتی هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی بۆ یەکەوە ئەم ئازارە ئازاری هەمومانە و دوژمنانی میلەتەکەمان دوژمنانی خەڵکی کوردستان دوژمنانی خەڵکی کوردستان ینی فەرق ناکات لە بینی ئاکام و لە بینی هەرکانشتا لەبەرەوەی پێویستە ئەم فرسەتە ئەمە بکەینە ڕۆژی برایەتی و تەبایی پێکەوە و بیکەینەوەی کەوا هەموو لایەنە سیاسیەکان دابنیشن لەسەر مێزی مزاکەرە چارەسەری وەزع بکەن و ئەوەنەیە گرتوو بین کە ناحەزەکان نەتوان زەفەرمان پێبەرن کێشەکانی ئێمە هێشتا زۆری ماوە لەگەڵ عێراقا لەگەڵ ئێرانە لەگەڵ هەموو ئەو شوێنانەی کە هەیە مەسەلەن ئێمە بۆی وا بکەین سنووری خۆمان بەڕێکوپێکی ئیدارە بکەین هێزەکانی پێشمەرگەمان لە سەنگەرەکانی خۆیانە زیاتر ئاگامان لیان بێ پشتیوانیان بین ئاگامان لیان بێ بۆی کە بتوانین ئەم قۆناغە شتێپەڕێنین و من لێرە ئەمەکەم بە مناسبەیەکی باش بۆ جارێکتر هەموو لایەنەکان بە تایبەتی ئێمە کە دوو هێزی سەرەکی لێشتی و پارتی دابنیشین لەسەر مێزی مزاکەرە چارەسەری ئەمە تەمە ناکەین چکە هەموو دلانیەتی باشە ئێمە وەکو یەکێتی نێتمان باشە و برادرانی ئەولاژ و هەموو قەرارە لە داهاتووە ڕازامی جا بەهۆی ئەم ساڵی تازەوانەوە بەڵام لە بمانوێ نەمانەوە ئێستا هەموو بە یەکەوە بووین لە تازیەکە لە هەولێر بە یەکەوە بووین جا لە معنای ئەوەیە ئەبێ ئەوە ژەر دابنیشین بە یەکەوە چارەسەری هەموو وەزەکەم وڵی نازانم چکەوە عیلاقی ببنەوە نیە بەڵام منەوەی کە ئاگادارم کە دانیشت نەکرێەوە جاکەی بوو هەرە بێ ببێ نەژبێ هەمووی باشە هیچی مشکلەی نەماوە نەخۆشیان نەماون کەس نەماوە.